چاوتان لێبێت و ئەم کاتتان باش ئەم هەفتەیە هونەرمەندان و ڕۆشنبیرانی کورد لە شوێنی جیاجیاوە کۆمەڵێک چالاکیان ئەنجام داوە با پێکەوە گرنگترین هەواڵە هونەری و کولتورەکانی هەفتە ببینین پاشان بڕگە سەرەکیەکانی کۆوارتان پێشکەش دەکەین. لە شاری هەڵەبجە و لە ڕێوڕسمێکدا ناساندنی دوو کتێب ئەنجامدرا یەکێکیان چیرۆکەکانی شار کە لەلایەن کۆچەر میرزاوە نووسراوە و لە ژیان نامەی 6 کەسایەتی هەڵەبجە پێک دێت ئەوی تریان یاداشتەکانی کاپتن لیز لە هەڵەبجە کە وەرگێڕدراوە تا سەر زمانی کوردی. طبعا ئەم کتێبە پۆلێنکاری تێدا نییە ئەوە ژنی پیاوی تێدایە ئێمە هەڵماناوە ئەم کتێبە بە شێوازی چیرۆک بەشێ لە خەیاڵ و چیرۆک ئامێز بگەڕنە بۆ ئەوەی کە خوێنەر تااقەت هێبێ لەگەڵ چیرۆکی ژیانی کەسایەتەکانە بڕوە بە هیوان بتوانین لە داهاتوودا بەرگەکانی کە ئەم کتێبە بخەینە بەر دیری خوێنەرانی عازیز. بە بۆنەی هەفتەی جیهانی خۆشنووسی پێشەنگەیەک بۆ خۆشنووسان و هونەرمەندانی شاری شنۆ کرایەوە لە پێشەنگەکەدا هونەرمەندانی ئەو شارە بەرهەمە نوێکانیان پیشانی ئامادەبواندا. ڕۆکانە لە شاری شنۆ پیشانگایەکی خەت و خۆشنەویسیان دانەوە دۆستان هونەرمەندان لەمیژە کوێکێک لە ئەندامانی کۆمەڵگای هونەری شاری شنۆ هاتووی سەردانێ و ئەنجومەنەداوە ئاسارەکان و کارەکان چاو لێ کردوونەوە لەزەتمان لێ بردووە زۆر بە جوای بەڕێکوپێکی نووسراون تەناچێشەیەوەیە کە باڵپشتیان کەمە لە لازی هونەری ڕتەوای هونەرەکان باڵپشتی هونەری پڕە کەمە بالفەرز هونەرمەندی مەمەسەلە ئێستا کە باس خەت دەکەین تەکتەکێ و عەزایەنە ئێرە بۆ خۆیان چوونە قابی حەقسانیان بە جودا کڕیوە شوشیان بە جودا کڕیوە کاغزەکان بەسە زەحمەت هەیە کردووە کە هەر زۆر ڕاحەت نییە و دەفێش زۆریش گران کە ئەگەر دەوڵەت بێت مەسەلەن بۆ نمایشگای وە بۆ کاری هونەری وە بودجەیەکیان بۆ تەرخان بکە لە طریق مەسەلەن خودی ئەنجومەنی یا لە طریق خودی مجتەمەعی ڕا کە ئەو هونەرمەندانش تۆزێک ئەو کێشەیان کەم بیتەوە زۆر باش دەبێت. ئەو ڕاهاتووی بۆ پێشانگای خۆشنەویستی و خەتاتی بە مناسبەتی حوتەی خۆشنەویست و هونەرمەند. خۆ بەبەختەوەر دەزانم ئەمن یەکێک لەو ئاعزای خۆشنەویستانەی ئەنجومەنی شاری شنۆیم افتخارمەوەیە کە بە قەڵەمە جوانەکەی هونەرمەندان ئەوڕۆ ئەو ساڵۆنە ڕازاوەتەوە. ئەوڕۆ هاتین دڵیمە گەشایەوە، ئەوڕۆ دڵیمە ئاوڵەتر بووە، ئەو ڕوحیێمە جوانتر بووە. بەس فقط بەخاتی یەکشێت بەخاتی ئەو قڵم قامیشەی کە بەسەر کاغەزدا دەهێن و جیرەجیری لێدێنێت و یەکدانە وشێکی زۆر خۆشی لێ دروست دەکا و زۆر جوان دەڵێ ئەمن کوردم و هونەرمەندم.
لە دووەمین ساڵوەگەڕی داستانی شکۆداری پردێ دەستگای میدیایی باس لە ڕێوڕسمێکدا بە ناوی لە یادی داستانی پردێ ئێوارەیەک بۆ کەرکووک کۆمەڵێک خەڵاتی ڕێزلێنانی پێشکەش بە کەسایەتی و ڕۆشنبیران کرد. هاوکات کتێبی من و کەرکووکی هەرمن ئەحمەد بڵاوکرایەوە و لەلایەن نووسەرەوە واژۆی لەسەر کرا. ناوەڕۆکی کتێبەکەم باس لە کەرکووک دەکات. کتێبەکەم خۆی بەناونیشانی من و کەرکووکە وەکو لێ ڕامان و دیدەوەری مناڵێکە کچێکی گەنجە لە مناڵیەوە دەستی پێەکە هەتاوکم تافی کامڵبوونی گەورەبوونی لەسەر ناوەڕۆکی کتێبەکە باز لە هەموو وێزگەکانی کوردستانەکە بە تایبەتی کارکردێکی خۆشەویست چونکە بادیدی ئەو کچە بە دیدی نووسەر پێی وایە کەرکووک شارێکی کوردستانیە و هەر بێ شارێکی کوردستانی بێت. سەرەتای بڵێن کتێبەکە لە گێڕانەوەی کچێکی منداڵە کە چەند حەزیەکە بچێ بۆ کەرکووک حەزی بەوە بوو کە بڕوا لە کەرکووک کاهەیەک بخوا حەزی لە لەحمە عەجینێکی کەرکووک بوو حەزی لەو شوێنانەی کەرکووک بوو هەتا وەکو وای لێ هات کۆتاییەکی بە 16 ئۆکتۆبەر کۆتایی کتێبەکە دێت. هەر وەکو بینیتان ئەمڕۆژ لێرانە چەند کەسایەتێک و ڕۆشنبیرێک خەڵات کران منیش یەکێک بووم لەوانەی ئەو خەڵاتکرانە کە لە دەستگای میدیای باس بوو بۆ ئەو ڕۆشنبیر و کەسایەتیانە لە دوای 16 ئۆکتۆبەر بەردەوام کاریان بە کەرکووک کردووە بۆ دەستگای میدیای باسیش بە پێزانی میزانی لەم ڕۆژەیە لە یادی پردێدا سەحێلا و محەممەدیە ڕۆژێ بۆ کەرکووک دابنێت. لە شاری کۆڵم ڕۆژێک بۆ میوزیکی کوردی لە ناو فستیڤاڵی میوزیکی جیهانی کۆڵم تەرخان کرا. ئەم فستیڤاڵایەکێکە لە کۆڕبەندە جیهانیەکانی میوزیک و لەم ساڵدا ڕۆژێک بۆ میوزیکی کوردی لەلایەن محەممەد ئەکباش و ئادر جانەوە بەڕێوەچوو. ئیشەv ez bi 6 zimanan strand bêjim yani ez bixwe bi zazakî û kurmancî û tirkî dinivîsim û ev konser perçeya yani beşa Festîvala Global Diffusion e ev konserê yekem e ji vê festîvalê ez jî gelek kêf xweşim ku beşdarê vê festîvalê me û gelek hewayekî gelek germ heye li vir û dilê min jî şad be. Euro یو فستیوالو که گلوبال دیفوزیون نامه خواسته و اینترناسیونال فستیوالو ما موزیسین کردان اینجا جاگروت و موزیک خوب پیشکش دیکن از امشو اونجناس میمان اون باز خود آدرجانو اونا واسار اینترناسیونال فستیوالن موزیک کردی جا بگیرسه هینا رند بنون ما از اون امشو جا خود فستیوال گروت کنسل زاوش ویرنا امشو ما موزیک کردی شهر کلنری پیشکش دیکن.
لە پێشانگەیەکی شێوەکاریدا خانمە هونەرمەندی کورد ئاشنا دەوڵەت کۆمەڵێک تابلۆی پیشانی ئامادەبوواندا. ئاشنا دەیەوێت لە ڕێگەی کارە هونەریەکانیەوە کورد و کوردستان زیاتر بە بیانیەکان بناسێنێت، هەر بۆیە هێمای کوردەواری و شعر لە تابلۆکانیدا ڕەنگ دەداتەوە. من ئاشنا دەوڵەت لە وڵاتی سویدەوانێ هونەرمەندێکی کورد لێرە ئەندامم لە کۆمەڵی کۆنست فۆرم کە ئەم کۆمەڵەیە تەمەنی دەبێتە 50 ساڵ ئەمساڵ بۆ بۆنێوانێ ئەم پێشانگایەمان کردووە و هەروەها پێشانگایەکی تریش لە هۆڵێکی ترە هەل لە ناو شارەوانی ئەم شارەوانیە لێرە نزیکەی 55 هونەرمەند بەشداری کردووە، بەڵام ئەندامانی ژماری ئەندامانی کۆمەڵەکە خۆیداد لە 300 تا 400 ئەندام. ئەمانە هەموو پێگاتون لە هونەرمەندی شارەزا و هونەرمەندی تازە پێگەیشت و هەروەها ئەوانەی کە تەنها حەزیان لە هونەریشە. بێگومان من وەکو هونەرمەندێکی کورد لێرە تەنها هونەرمەندم لە ناو ئەم کۆمەڵەیە کە ناوەکەم هەم جیاوازە و هەم تابلۆکانیشم ڕەنگەکانیشم و بابەتەکانی کە هەڵیشێ بژێرم هەم جیاوازە، لەبەر ئەوە کە هەموو ئەوانی کەرێرە ئێرە هەتە میوانەکانی هونەرمەندەکانیش یەکسەر پێمەڵن ناوەکەت یەکسەرە ناسینەوە تابلۆکەت یەکسەرە ناسینەوانێ لەبەر هەڵبژاردننی ڕەنگەکان و لەبەر بەتایبەتی ئەو تابلۆیش بە تێکستی کوردی نووسیمە. لێرە هینەکەم ئەوە بوو، مەبەستەکەم ئەوە بوو کە زیاتر من بناسن کە بزانن کە کوردم و بێن پرسیارم لێ بکەن ئەو نووسینە ئەو تێکستە یعنی چی و خۆم یەک بۆ هەموو ئەوانەی کە هاتبوون بۆ کاتیکردنەوەکە بۆم باسکردن بۆ ئەوە زۆر خۆشحاڵ بم بەو شێوەیە ئەتوانم هەم خۆشم وەکو کەسایەتی بناسیێنم، هەم تابلۆکەشم، هەم هونەرەکەشم، وڵاتەکەشم، میلەتەکەشم. هەبوونی خولیای میوزیک لە سەرەتای تەمەنەوە هۆکارێکە بۆ داهێنان و پێشخستنی ئەو خولیایە. غەنی میرزۆ هونەرمەندێکی میوزیک ژەنی کووردە خەڵکی ڕۆژاوای کوردستانە و ئێستا لە ئیسپانیا دەژی. ئەو لە هەوڵی ئەوەدایە میوزیکی جیهانی فلامینکۆ تێکەڵ بە میوزیکی کوردی بکات. Ez Genî Mîrzo me ji Qamişlo me Rojavayê Kurdistanê min li wir xwendina xwe ya heta Bakalorya li Qamişlo berdewam kir, piştî wê min çû Heleb mûzî xwend, piştî Heleb ez hatim Berşelona min li vir mûzî xwend û şingî ve heta niha ez li Berşelona. براسي وكم دبين ديما هذا قال لك انسترومنت جمهنا وقال لك انسترومنت دنياي حزدكم يعني سرصد انسترومنت جمهنا يعني افريقيا امريكا لاتينا وهر انسترومنتك جيانك كذا جبولو واختاقهم بدست موزيكي خدنا موزيكي الفيدر اسبانيا كر فلامينغو جيتارا فلامينغو تشتمه ميجيمه انسترومنت ديك شان
گروپک چێکر گروپک بناوێ me بناوێ غەنی میرزۆبان ئەو گروپها موزیکەیە wê bêhtir Kurdî hemê berhemê min in kompozisyonê min in û tevlî caz û flamenco û tiştê ku li Ewropan çêdibên tiştên dawî bêhtir yanî em xwe nizîkî em muzîka Ewropî û ya Kurdî tevlî dikin. چەند دیسک me çêkirin di sala 1980 de dîskayeke min bi navê Ronî me çêkir. Piştî wêne bi dibistana mûzîkê re jêrbêjin Tayêr de Mûzîk wa jî sêdek ji min xwest navê wê jî Totîko me çap kir. Ew bi rastî ew sêdek gelekî giring bû di jiyana me hunerî de çimkî ew stylek ji min re hate ava kirin sala 2000 de ew bêhtir styla Kurdî û caz û flamenco. Yani ew rengekî nû ji mûzîkek me hem ji flamenco re nû bû hem ji Kurdî re jî nû bû bi rastî. شانۆ من تێدا کار کرد شانۆوە هەزار شەب و شەوەک ئەو jî شانۆ سەر شەڕێ عێراق و ئەمریکا بوو سەر موزیکای me xelatێک stand xelata Minimax jêrbêjinê ya baştirî mûzik çano de li Spanya sala pêm 2006-2007 bû. Piştî wê sêdamî dawî ya navê Kampê Domîs Kampodomîs ew sêdê diyarî ji bona penavera bû. Projek min dest pê kir 2016 حتا 2018 me gelek strûment berhev kirin tolê 350-400 strûment me bir Rojavayê Kurdistanê gelek zehmetî me derbas kirin heta ku me strûment me birin ew bi rastî ew strûment yanî reklamek bû ji bo dinyayê nû em tiştên wek mêjîkî hişk mêjîkî gemarî wekê Daeş em naxwazin mêjîkî pêşketî dixwazin mêjîkî em insana ji hunerê hes dikin jiyanê ji xweşbûna jiyanê hes dikin. Projekte me înha mezin bi Fondasyona Mîrzo Mûzîk me ava kir li Hewlêrê ew projektê mezin senterê wê li Xana Sorê li Şingalê bi hêvî me em karibin her du aliya Başûr û Rojava em karibin projekte me pêşerojên em karibin her du aliya ji nêzîkî hev kirin em çi bi aliyê hunerî û çi bi aliyê siyasî jî. پاراستنی کولتور و مێژووی کورد ئەرکی سەرشانی هەمومانە. ئیبراهیم مەحموود نووسەر و ڕۆژنامەنووسی کورد لە سەردەمی سۆڤێتەوە چەندین چاوپێکەوتنی لەگەڵ کوردانی سۆڤێت ئەنجام داوە. کۆکردنەوەی ئەرشیفی بەڵگە و سەرچاوی زانستی کوردی بۆ تا یەکێک لە مەبەستەکانی. هەموو ئەم بەڵگانەی لە دووتوێی کتێبەکانیدا بڵاو کردوێتەوە. ئەوەی ئاگری ئازادیە هەرتم پێخن. دە هەمان دەمێدا ئەو دیرۆک شاهدەژی و هەموو شۆڕەشên کوردان ji aliyê dagîrkeran ve bi hovîtî, xwînrijî û komelkujî hatine şikestin. Yînetewek wek Kurd gelek giring e û pêwîst nake em behs bikin. Rasta wê demê xwendevanên rojnamevanî wek pispor bi şêweyekî akademî pir kêm bûn rastî. Min filmekî dokumentar li ser jiyana Kurdên Sovyet 30 deqa çêkir. Ew yekem car bû got bi wî rengî filmekî dokument li ser jiyana Kurdên Sovyet tê parastin di Moskow'da. Têza xwe yî doktora jî me xiste wî qalbî de got rola dokument û rola filman di tevgera rizgarî xwazî Kurdistan de ji ber wê jî min Yilmaz Gunê wek sînemakarê Kurd û filmên wî helbijart. پرۆسەیە قڕکردنا کوردان ji sala 1980 ve dijî berzaniyan dest pê kiribû. 8,000 mêr û gêncên êla berzanî yek rojê de girtin û li ser axeke xerîb wenda kirin. Ez gelek serberzim got nava 10 sala de çûn û hatna min ji bo Başûrê Kurdistan projeya damezrandina beşê rojnamegarî li Kolêja Edebiyatiya Zankwa Salahedîn bi rastî projem bû
و وێ چاخێژی بەڕێز نێچیروان بەرزانی پشتگیری کرد و ئەس دیساژ دەبێژم ئەس یەکش دامەزربانێ تلڤیزیۆنا زاگرۆس بووم یا ئاسمانی و تەکنیکە هەژار بەرنامەیە خۆ ڕۆژانە ji 4 حتانی 10 تێز چون باشووری کوردستان نۆت و سیەمە فلم دروست کرد پشتی 20 ساڵە 2013 بێگومانم هەموو گۆڕانکاری گۆل باشووری کوردستان چێون ئەزانن من فلمێکی دی چێکرد بە ئالیکاریە و سەرپەرشتیە بەڕێز عباس غەزالی من 20 ساڵ کوردستان دا بەرهەف نۆت و سێ چ بوو و 2013 چاوا بوو ئەس دیسە خوازم بێژم ئیساڵ 110 ساڵیە ڕۆژبوونا پرۆفێسەر قەناتی کوردۆ بوو مە هەنێک سیمینار چێکردن ji ber wê jî vêga halê hazir me biryar daye got em pirtûkeke şagirta wî Rodenko ya got bi navê ez xwazim ez karim pêşan jî bidim ew zimanê Rûsî ye ez ê tercemeyî erebî bikim li ser klasîkên Kurda ye. Jin û pîr li jêr rehma belengazî û birçîbûnê xistna lagerên taybet de. لە دوابڕگەدا شێوەکارێکی شاری سلێمانی میوانی ئێمە دەبێت ئەیوب ڕەئوف هەستەکانی ناخی خۆی تێکەڵ با ڕەنگەکانی سروشتی کوردستان دەکات و لەسەر تابلۆکاندایان نەخشێنێت ئەیوب خولیای هونەر و بە تایبەتی وێنەکێشان بەرەو ئەکادیمی بوونی بردووە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی و کۆلێژی هونەری تەواو کردووە بەڵام تا ئێستاش خۆشەویستی بۆ ڕەنگی پەمەیی کەمی نەکردووە بەڵکو بۆتە هۆکاری بەردەوام بوونی دەستکردنم بە کاری هونەری لە مناڵیەوە دەست پێ ئەکات لە پۆلی یەکی سەرەتاییەوە کە ئەو کاتیش لە زۆربەی پێشانگاکانی مەکتەبە بەشداریمە کرد دواتر ساڵی 2003 چوومە پەیمانگای هونەرە جوانەکان لەوێشێکێکم لە تەلەبە زۆر ئەکتیڤ و چالاکەکان بەردەوام کارمە کرد لە سەرجەم فیستیڤاڵەکانی ئەو 5 ساڵە بەشداریم کردووە لە دوای پەیمانگا زیاتر خۆم دۆزیەوە و زیاتر کەوتمە ئیشکردن لەسەر خۆم زیاتر ئەوە بۆ بڕیارمە لە ستایلەکە ئیشم کە لە خۆمەوە نزیکە ساڵی 2012 کەمی پێشانگای تایبەتیم کردەوە و لە چەند فیستیڤاڵ و پێشبڕکێیەکی شێوەکاریە بەشداریم کرد لەو فیستیڤاڵانەیە لە 2 فیستیڤاڵە یەکێکیان پلەی یەکەمە بەدەستێنە لەسەر ئاستی هەموو کوردستان و لە یەکێکیانە پلەی دووهەمە بەدەستێنە دواتر بەم جۆرە بەردەوام بووم لە کۆمەڵێکی زۆر پرۆژەی هونەری و پرۆژەی ژینگەیی و لە چەند وەرکشۆپێکی هونەریە بەشداریم کردووە و دامەزرێنەری گروپی سوولی ئۆنم کە یەکێکە لە گروپە زۆر چالاکەکان لە کاتی خۆیان کۆمەڵی ئیشی ئەکە لەسەر هونەری هاوچەرخ و لە چەندین بواری ترا. ساڵی 2014 لە کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی وەرگیران بۆ بەدەستهێنانی بڕوانان بە کالۆریۆس لە هونەرە زانکۆ بۆ من زۆر جیاواز بوو ڕاستێکی لە ڕووی ئەمەلیەوە نەمتوانی هیچ شتێک بخەمە سەر توانەکانی خۆم بەڵام لە ڕووی تیۆریەوە باهۆکاری و مامۆستانی کە لێوێ بوو سوودێکی زۆر زۆرم بینی هاتنەوەی کۆمەڵێک مامۆستا لە دەرەوە ئەوە دروستبوونی کۆمەڵێک محازەڕی زۆر جیاواز و کۆمەڵێک کۆڕ و سیمینار و کۆمەڵێک پرۆژەی جیاواز سوودێکی زۆر باشم لێبینی پێشتر ئیشکردنمە زیاتر لەسەر هونەری ئەبستراکت ئیشم ئەکرد بەڵام ئەو ئەکشنە زۆرە ئەو جوڵە زۆرە لە تابلۆکانمان نەبوو ئەتوانە بڵێم کۆلێژ توانی ئەو شتە لەم نادروستکە ناساندنی کۆمەڵێک هونەرمەندی جیهانی وەکو سەیتۆمبڵی وەکو جاکسن پۆلۆک زیاتر لەسەر ئەمانە قوڵبوونەوە لە ناو ئیشکردنی ئەو جۆرانەیە وای لێکردم کە تەسییر بکاتە سەر ئیشەکانی من بێتە ناو منەوانێ لە ئیشەکانمە زیاتر ڕنگ زاڵە لە ڕەنگەکانی شتا زیاتر ڕەنگی پامەیی زۆر زاڵە کە ئەمەش بوو بە هەوێنی بەحسی زانکۆم زیاتر لەسەر گرنگی ڕەنگ لە هونەری پێینتینە زیاتر لەسەر ئەوە ڕۆشتم ئایا ڕەنگی پامەیی چۆنەوە لە چێوە هاتو ئەی لای من چییە
لەویا زۆر بە وردی باسم کردووە ئەتوان بڵێم زانکۆ وای لێکردم کە چەندین پرسیار لە خۆم بکەم دەربارەی ئەو ڕەنگە و بە دوای جوابەکانیان بگەڕێم. لەو ستایلی ئیشکردن من زیاتر لەسەر هونەری ئەبستراکت دەڕۆم ئەمەش ئەو ئیشەیە کە لە دوای پەیمانگاوی تر خۆم تیا دۆزیوانێ لەناو ئەبستراکتی شاتوان بڵێم ئەکشن ئەبستراکت هەنی ئەو ئەبستراکتی کە جوڵەیەکی زۆری دیایەکە لە کاتی ئیشکردن ئەمە هیچ سکێچێک هیچ بەرنامەیەکی پێش شۆختی بۆ دانانی ئەم جۆرە ئیشکردنە ئەتوانم بڵێم شتێکە ڕاستەخۆ لەدایکە بێ هەموو ئەو کوتلانی کە دروستە بن شتێک نییە کە پێشتر بەرنامی بۆ دانرایە ڕاستەخۆ لەو دەقەیە دروستە بێت ئەمە بۆ من چێژێکی زۆر زۆرەوە جۆرەکە لە بەتاڵبوونەوە لە بەتاڵبوونەوەی ئەو هەست و شتێکە لە ناوە تایەوە دەری بڕی من لە ڕێ ڕەنگ و لە ڕێ هێڵ و لە ڕێ جوڵەوە دەریە بڕم.